مفیدە سلێمان کچەکە ئەوەرەش گەلە و خەڵکە گوندێ کۆچۆیە زێدەباری ئەوەرەیە و ڕەوشاوانیا خراپ مفیدا کاریل قۆناغا شەشێ ئامادەی و کۆڵائێکی زانستی نمرێن 99 سەدێ بدەست خۆڤە بینێت ئەڤە زێدەباری وەیەکێ کولبن چادرا و دەجهەکەی گەلک بەرتەنگداد خواند جمع قال وقت تدبيني يعني قالك زحمات بوي تانك بو من قاعدين ناس شمو بين لازم ادي مرون نشتي واخوان ديبا ولكن من نكره حجه شخرة لا بالعكس مكره سبيل شخرة انه اسمو هذا لك عالي بينم وعائله ما قالك تشجيع شمرك براين خوش كام خاصه ودا كان مدي يعني قالك بشتباني هم مذكر دعاء والمذكرين تشجيع ويجي بلا ايش مره تشيتكر قلت نقول ان شاء الله تيني وتوفيق اخذه وتوصيل ملايتي پشتەوانیا بەردەوام یا خێزانە مفیدای وەکرد ڕەوشاوانیا خراب و جهێوانێ بەرتەنگ نەبنە ئاستەنگ بەرامبەر شیانێ نوێ دەرەنگت گوت نەویرم بخواندم تێدا هات ماڵوی دەرێت ڕوونشتم و ئەوەل جێ خوا دەبوو ئەو محەسا خواناتکردم گوتدا حسا من نەچەوی جاگی گوتم ئەمن ماڵ سەرشیبی هات باز چادری وەلا مارێک هات کەتە بامرە ئەم هەمی هاتن لێ گەڕیان مەگۆ نەی خۆیاژی تالێ مەلوێ دەری ئەو چیک بەلەن کرد مدید من مارگر بەر ئاوید جاگی گو خرخرتش چادر ئەم تێ گوت نەویرم تێدا بخواندم هەما دیم خرخرتی ما ئەم گەڕیان ژواگی پشتوان دبی هەبوو پشتوان دبی هەبوو تید ئەوە جێ هەفگەلێکی جێهێکی تەنگ بوو بۆ ومەها ئەم سێ چار عایلە ناو هەفدەبین ئەز و برای خۆ و عایلە دیا مشکە ئەوژی ڕاستی زەحمەت بوو گەلێکی جێکی و سایتەنگ ئەم مەتلەنەوە گوتیت بۆ گەلێکی مەتلەن زەحمەت بووژیت ئەوی و بەس جهودێ خۆ و معنەویاتی خۆ تەشجیع ماجرێ بۆ چێکرد هەتام ڕاستی ئەف معادلی ناو سوپاس بۆ خودێ دشەڕێتی روستێن داعشدا بابی مفیدای شەهید بووە و نزیکی 20 کەساژی خێزانەوێ بێسەر و شوێنن لێ ئەڤەژی نەبوونە ئاستانگ بەرامبەر سەرکەفتناوێ دناڤەڤا چادرادا و دەجهەیە کەمترش 2 مترادا نەبوونە ئاستانگ بەرامبەر مفیدایە کو دخواندنا خۆدا سەرکەفتی بوو و نەمرێن هەرە بلند دەست بینێت مفیداژی نمونە دەهان خوێندکارە قوتابی شنگەلە کو دەجهێن وەسا بەرتەنگدا نەمرێن گەلە باش دەست خۆڤە ئیناینا شەرۆ خەدر کورسان نیوز ناحیا خانکێ